ڕەنگە هیچ کاتێک وەگەێستا خێزانەکان بیریان لەوە نەکردبێتەوە کە بە دیاریکراویشان منداڵیان هەبێ بە پێچوانی جارانەوە کە خێزانەکان سەر و 5 و 6 باڵکو و زۆر لە خێزانەکان نزیکەی 10 منداڵیان هەبوو بەڵام ئێستا زۆرێک لە خێزانەکان بە تایبەتی لە کۆمەڵگەی شارنشین لە 1 بۆ 2 منداڵ هەندێک جار تێپەڕ ناکەن. لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانەی لە دایکبوونی سلێمانی دەچینە هۆبەی منداڵانی نەبەکام. منداڵی نەبەکام واتە ئەو منداڵانەی بەر لە وادەی لە دایکبوونی دیاریکراوی ئاسایی هاتوونەتە دنیا. سڵاوتان لێ بێم کاتتان باش. ئامارەکان پێمان دەڵێن ڕێژەی لە دایکبوونی منداڵ لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی لە پارێزگای سلێمانی بەرەوداکشان چووە. ئەمێ بە دوای هۆکارەکاندا بگەڕێم ئایا هۆکار چییە کە خێزانەکان کەمتر مناڵ دروست دەکەن؟ ئایا لە دوور مەودادا تا چەند ئەمە کاریگەری لەسەر ئاسایشی نەتەوەی بەجێ دەهێڵێ بە بەراورد بە خێزانێکی عەرەب کە منداڵی زیاتر دروست دەکەن؟ ڕەنگە چەندین هۆکار باس بکرێکە بتوانرێت ئەوەندە منداڵ دروست بکرێت کە ژیانێکی شایستایی بۆ دابین بکرێ. بەڵام ئایا تا چەندە ئەمە کاریگەری لەسەر کۆمەڵگەی کوردی بەجێ دەهێڵێ کە ئێستا کۆمەڵگەیەکی گەنج و لاوە بە دوای ئەم پرسەدا بن کۆڵکاری ئەنجامەدەین. لەگەڵمان بن. بەڕێوەبەری ئەم نەخۆشخانەیە دەڵێت لە 6 مانگی ڕابردوودا 6533 منداڵ لە نەخۆشخانەکان لەدایک بوون. نایشارێتەوە لە سلێمانیدا ساڵ لە دوای ساڵ ڕێژەی لەدایکبوونی منداڵ کەم دەبێتەوە. ئەو بە ئامار قسە دەکات و زانیاری لەبارەی نەخۆشخانە ئەهلیەکانەوە هەیە کە بە کۆی گشتی ژمارەکە ڕوو لە کەمبوونە. ڕێژەی لە دایکبوونی منداڵ ساڵ بە ساڵ لە کەمبوونەوەیە لە ناو دانیشتوانی خەڵکی سلێمانیە. هۆکارەکانی زۆرە بەڵام ئەوەی ڕەچاومانە کرد لە ساڵی لە 2008ەوە هەتاوەکو 2014 هەموو ساڵێ ڕوو لە زیابوونیە کرد. لە دوای 2014ەوە کە ئاوارەکان هاتن بەرەو شاری سلەیمانی زیابوونێکی زۆرمان بە خۆمانەوە بینی ئەویش لە دانیشتوانی خەڵکی سلەیمانیانە لە ناو ئاوارەکانە ئاوارەیەکی زۆر هاتە ئەم شارە لە 2019 کە ئاوارەکان ڕۆشتنەوە ئێستا زۆر بە تیژی ڕەچاوەکرێ کە ژماری لە دایکبوون بەرەو کەمبوونەوە. ئەم ئامارە لە نەخۆشخانەی لە دایکبوونەوە کە جەنابەت بەڕێوەبەریت سەرچاوی گرتوویان نەخێر ئاگاداری کوی ئامارەکانی بۆ پێی بەشێکی زۆری خێزانەکان ئێستا بۆ نموناوی کە بژێوی باشە باوا بڵین لە نەخۆشخانەی ئەهلی ئەڵێ با منداڵەکەمان لە دایک ببێ. ئاگاداری هەموو ئامارە من ئاگاداری هەموو ئامارەکەم ئەمارەکە لە بەشی خۆپاراستنی بەڵێ لە بەشی خۆپاراستن هەموو ساڵێک لە مانگی شەشا ڕڤیوی ساڵەکە ئەکرێتەوە. ئەم ساڵ لە مانگی شەشا پێیان ڕاگەاندم کە هینەکەی سلەیمانی سەرژمێری سلەیمانی هی مناڵ بوون لە چاو پارا زۆر کەمی کردو لە چاو 2018 2019 وارە چاوەکەین لە 2020 زۆر کەمتریش ببێتەوە. یەکێ لە کۆزێک لە سەبەبەکانە گەڕێنمەوە بۆ ئەوەی کە مناڵبوون بە نەشتەرگەری زۆری کردووە لە کوردستانە. مناڵبوون بە نەشتەرگەری محەددە ئەبێ دایکەکە لە دوای 3 مناڵەوە بیر لەوە نەکاتەوە کە بە نەشتەرگەری جارێکی کە مناڵی ببێتەوە یا ماندوو ئەبێت بە نەشتەرگەری. هەنداردی تێپەڕاندووە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ زۆریشی تێپەڕان. مەترسیدارە؟ زۆر مەترسیدارە. یەکێ لە مەترسیەکانی ئەمەیە کە تۆ تهدیدی ژمارەی خێزانی پێکەی لەبەرەوەی نەشتەرگەری قورسە بۆ دایکەکە بۆ کۆمەلگا قورسە بۆ خێزانەکە قورسە و بۆ جستەی دایکەکە ناتوانێت عەدەدێکی زۆر مناڵ دروست. کاتە بە دەنجامێ گەشتین لەگەڵ دکتۆر شلێر کە ئەنجامدانی نەشتەرگەری بۆ لە دایکبوونی منداڵێکێکە لە هۆکارەکانی کەم دروستکردنی منداڵ و لە دایکبوونی منداڵ. بەڵێ وە سلەیمانی ژێکێکە لەو پارێزگانەی کە مناڵبوون بە نەشتەرگەری تایە زۆر بەڵێ و هەرەوەی ژواکە کە منداڵ لە دایکبوون کەم بێتەوە. بەڵێ بە پێی ژمارەکانی دەستەی ئاماری هەرێمی کوردستان ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان بە پێی پرۆسی گەمارۆسازی و ژمارەدانان بۆ ساڵی 2009 4,660,000 کەس بووە. بەڵام ئێستا بەبێ بوونی ئاوارە و پەنابەران بریتە لە 6,170,000 کەس. بەڵام نزیکەی 800,000 ئاوارە و 276,000 پەنابەریش لە هەرێمی کوردستان نیشتەجێن. بە کۆی گشتی دانیشتوانی هەرێمی کوردستان دەبێ بە 7,500,000 دانیشتوو. دەچینە کامپی ئاوارەکانی بەحرکە. لەم کامپەدا زۆرینەی و کەسانی نیشتەجێ کراون لە پارێزگای نینەوەوە هاتوون. لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا زیاتر لە 750 منداڵ لەم کامپە لەدایک بوون. مانگانە وەزارەتی کۆچ و کۆچبەران عێراق و دەستگای خێرخوازی بارزانی
سەبەتەی خۆراکیان پێدەدەن. ڕێکخراوی WFPش بۆ هەر تاشێکی خێزان 11,000 دیناری عێراقی خەرج دەکات. دەچینە ماڵی ڕەعەد سالم. ڕەعەد خاوەنی 2 ژن و 8 منداڵە و دایکیشی لەگەڵیان دەژی. لێرە 7 منداڵم بینی کە پرسیارم کرد وتیان ئەوەی دیار نییە کچێکی تەمەند 14 ساڵە و ئامادەیە بۆ ئەوەی بیدەن بە شوو. بۆیە شەرم دەکات بێتە بەردەم زوومی کامێراکان. من 8 منداڵم هەیە. ئەمن عمرم 15 ساڵی مینە. 15 ساڵ. بەێ ئەم فەرقی لە کوڕەکەم لە ئەمن 17 ساڵ. ئەنی ئەوەی مە حەزمن هەیە بە منداڵ بەڕاستی. ئەخوازی ژنی کەش بێنی؟ ئەمن؟ وڵاگە هەیە لۆلە لێم دێنم. دەهێنی. پلانت هەیە تەخسیتت داناوە؟ تەخسیتیم هەیە ئەگە گەڕامە دەوامەکە و ئەوە شتەکە دێنم ئینشاءالله. ئەگەڕی بۆ دەوامە من عسکەریمە. عسکەری. ئەرێ من نایب زابڵ لە مووسڵ. نایب زابڵی؟ بەڵێ. لە مووسڵ. ناتێ بگەڕێتەوە بۆ مووسڵیان هەر لێرە مرتاحن؟ وەڵڵای لێرە مرتاحم بەڕاستی. هەرێ وەڵڵا. خەڵکی کوێی لە ئەسڵ؟ لە ئەسڵ خەڵکی تێس خراپم بەحشیقە. ئەخوازی چەند منداڵی کەت هەبێ؟ والله براستی هەستت هەیە؟ والله براستی يعني ئەگە ئەمن حالم زۆر خۆشە بە حەزم هەیە 40 منداڵم هەبی هەموو کوڕن. حەزێکی 40 منداڵ ئەرێ بە قورئان کوڕ بێت؟ هەموو کوڕ بێت. ئای کچ. دوو سێ کچ قەیناکە بەس ئەوەی هەموو کچ بێ کوڕ بێت. هۆکار چییە حەز ناکەی؟ والله ئەوە کارم ئەم پێم خۆشە ئەو وەختی گەورە پێر بێم بڕۆم خەستەخانەی 15-20 منداڵ هەموو زلام لە پێشتم بێنەوە بەس منداڵی خۆم. لەو حەزە تایبەتە بۆ حەزەکە لە خەستەخانە ئەگە دوور بێ خۆ نەخۆش کەوت کوڕەکان هەمی لە دەورێ ئەرێ وەڵڵا بەس لەبەرەوە ئەرێ وەڵڵا ئەی ژیانی ئەوان ئەی ڕەفاهیەت بۆ کوڕەکان ئەی پەروەردەیەکی دروست والله ئەوە هەم بەدەست ئەی مەعیشەت و پارە هەم بەدەست خۆی مەعیشەت باشە بەدەست خۆیە بەڵام ئەکەوتە سەر تۆش کە ئەوەندە منداڵ دروستکەی کە بتوانی بە ماشی پەروەردەیان خەزانەکە هەر لەسەر تەباخ دەبی وەنیە برنجەکە دەکەن وەنیە با کیلۆ نەبی با 2 کیلۆ بی وەنی ئۆخۆ کەریمە وەزعەکە ئاخراوە هەنە بوو وەختی من دوژنی منە وەزعەکەەوە هەنە بوو ئاسکەری بوو معاشەمە بوو خانەیە هەبوو بەس ئەوە تێشت و ئەوە بوو هەستە ئاسە ئەوە هەبوو وەنیە بەڵێ چەند منداڵ و هەمووی کوڕ بێ هەرچەنە کوڕ و کچ فەرقی نییە بەڵام ترەوە ڕای فەرقی نییە ئەرێ وەڵام من حەزم هەیە لە کوڕەکان زۆرتر دەچینە ماڵی یەکێکی دیکە لە ئاوارەکان کە خەڵکی بە عاجی نێنەوایە. ڕاستەوخۆ بوونی لانکە و بێشکەیەکی منداڵ سەرنجی ڕاکێشین کە پرسیارم کرد وتیان منداڵی پێنجەمی ماڵەکەیە باوکیان ناوی ماهیرە لە تەمەنی 19 ساڵی ژنی هێناوە. ماهیر پلانی داناوە ژنی دووەم بهێنێ و ئەویش لەم خانووە ڕووپۆش بلۆکە دابنێ وا دیارە باپیرەی ماهیر وەک پێی وتم چل منداڵی هەبووە. عندي 5 أطفال الحمد لله 4 بنات وولد. ما هي اسمه؟ ريماس ريماس ايه وروعة وأسيل وأنس وهيلين. هێلین اسم کوردی اسم کوردی هێرین لە هەولێر لەدایک بوو ئەو لەگەڵ ڕیماسی کچم لێرە لەدایک بوون حەزمان کرد هەندێک لە ناوە عەرەبیەکان بگۆڕین بە ناوی کوردی. ئایا ئەستەنگی ژیانتان بۆ دروست نەبووە لەگەڵ هەبوونی 5 منداڵ؟ ژیان بەگشتی و بەپێی هەموو پێوەرەکان قورس بووە بەڵام لە کەلتوری خێڵەکیماندا حەزمان بە زۆری ژمارەی خێزانە. من یەک کوڕم هەیە ئەگەر بێت و کوڕێکی دیکەم هەبێت ببێتە برای ئەنەس ئیتر تەواو پشت بەخوا واز لە منداڵ خستنەوە دەهێنم. لەم کامپا 4500 کەس لە چوارچێوەی 900 خێزان نیشتەجێن بەشێک لە ئاوارەکانیش بڕیاریان داوە نەڕۆنەوە بۆ شوێنی خۆیان. زیادبوونی هەر منداڵێکیش بارگرانی زیاتر بۆ ڕێکخراوەکان دروست دەکات. تقریبا نزیکەی 750 کەس لێرە منداڵ لەدایک بە لەناو کەمی بەهەرکە حقیقەتەوە دەبێتە بارگرانیەک با قورسێک لەسەر شانی ئیدارەی کەمی بەهەرکە چونکە ئەوانە هەمووی دەبێت خزمەتیان بکەین. داوەتان لێ نەکردوون مناڵەکەمتر دروستکەن؟ منەظەمات هەنە لە بوارە کار دەکەن طبعا منەظەماتە ینی ئیشان ئەوەیە کە تەوعیەی پێ بدەن مەسەن چونکە کابرا لەناو کەمبی دەبێت حتما هەندێک شتی پێ بێت کە کەس لە شوێنی خۆ نییە کە ژیانی ئاسایی بیت مەسەن لەناو کەمپە فەرقە دەبیت زمانی تعلیم بوو ئەوە بکە دەبێت خزمەتێکی باش لێ بکات. لە زۆر لەو میوانەی بەشدار بوون لێ پرسین جەنابەت خێزانت هەیە ڕاستە؟ بەێ چەند منداڵ من 5 منداڵ. پلانتان هەیە منداڵی زیاترتان بەخوای ناوەڵا پلانەکە ئێستا هەر دەبێت بەو شێوەیە ببینتەوە جارێ 5 بن. بە پێی زۆرینەی دەقە شەرعیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام
هەمیشە هانی خێزانەکان دراوە بۆ ئەوی زیاتر منداڵ بە دنیا بهێنرێ لە حوجرەی فەقیەکانی مزگەوتی خەدیجە کوبرا لە هەولێر لەگەڵ مامۆستا عومەر چنگیانی پێشنوێژ و وتارخوێنی مزگەوت گفتوگۆ دەکەین ئەو کە ئێستا لە دوو هاوسەر 13 منداڵ و دەنەوەی هەیە پلانی هەیە هاوسەری سێم و چوارەم بهێنێ لە پێناوی ئەوەی 40 منداڵی هەبێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ خی گەورە بەرەکەتە خاتە ئەو ئافرەتەوە کە منداڵی زۆری دەبێ و خی گەورە کە بەرەخەت دەخاتە ئەو خانەوادەوە کە منداڵی زۆریانە بێ و بە سیغەی فەرمان دەفەرمێ منداڵ زۆر بخەنەوە فإني مكاثر بكم الأمم يوم القيامة لە ڕۆژی دواییە من شانازیتان پێوە دەکەم دەبینین زۆرێ لە خانەوادەکان لە ساڵ تەواو نەبووە یەکسەر منداڵێکی دەستی پێکردەوە منداڵێکی دەستی پێکردێتەوە ئەم ڕێژەدانەنانە ئەم هین نەکردنە تەنزیم نەکردنە تێنەگەیشتنە لە قورئان نە ئەو حاڵەتەی کە هەر بیخەرەوانێ و فریای هیچ نەکەوی نە ئەو حاڵەتەیش کە تەسلیمی ئەوە ببی ژیان سەختە ژیان سەختمان کردووە مامۆستا وەکو ژیانی تایبەتی خۆت جەنابتان خاوەنی 13 منداڵن خوا لە دەستێنێ لە دوو هاوسەری بەڕێز زۆر باشە هەر لەوە بوو لەژێر ڕۆشنایی ئەم فەرمودانەیە کە حەزت کردووە مناڵی زیاترتان هەبێت حەزی من خۆم جێبەجێ نەبووە هێشتا ماوەتی خوازی چەند منداڵی کە هەبێت نازانێوم قەستی لێدەنیانە کە گەنج بووم لە مەدینەی منەوەرە تەمەنام کرد آخر عمرەکە کردم و هاتمەوە دەستم کرد بە بەردەڕەشەکەەوە خوایە بەخاتی گەورەی خۆت نەمکوژی تاچل منداڵی خۆم دەبینم بە چاوی خۆم بەڵام ئێستا بە 13 منداڵ و دەنەوەم هەیە نازانم بخوای گەورە عمرم باقی بە خێزانەکانم بشتۆرێن نەتۆرە نەسام قسەی کە دەکەم ئێوە مەقەستی لێبەنیاننا تەمەنای ئەومە بتوانم ئینشاء الله 3 و 4 بێنم بۆ خاتریەوەی لەوانیش کۆمەڵە منداڵی تر بخەم و ئەوە ئەمەلمە ئەخوازی بالتأكيد و بشتوانم هەوڵیشی بۆ لە پێناوی مناڵی زۆرترم ببێ بێگومانم زۆر باشە کەوتە هانی خەڵکانی دیکەشی کە تەنها بە یەک منداڵ ئیکتیفا نەکەن بێگومان نە بە یەک و نە بە دوو نە بە سێ ماماتە من خەلف ئەوەی نەوەی خستەوانە نەمردووە ئەوەی نەوەی خستەوە نەمردووە ئەم تەمبەڵخانەی کە ئێستا هەیە وازی لێ بێنن زۆرێک لەو خانمانەی کە ئێستا لە مەسەلەی منداڵە یا و پیاوانێسە منداڵە پەیوەندی بە حەزی تایبەتی خۆیەتی بوونی منداڵی کردووە بە قوربانی ئەو حەزە سەرجەیی خۆی کە لی تێک نەچێ ئەمە چیمە پێڵێ بۆ ئەمە پێمان دەڵێ بابەتە نەتەوەیەکە لە مەترسیدایە بە نەخشە و پلانیش ئیشی لەسەر کراوە بە نەخشە و پلانیش لەسەر کراوە داوا ئەەکەم لە هەر کوردێکی بەغیرەت خوشکان و برایان کیژان و کوڕان لەم بابەتەدا هێندەی لە تواناتانە هەیە هەوڵ بدەن پشتیوان بەخوا منداڵتان ببێ ئەم کوردە بە نەتوێتەوە ڕاستە کۆمەڵێ ئاستەنگ و ژیان و ئەو شتانە هەمووی هەیە بەڵام هەموو ئاستەنگەکان بزانن بە ئیمانەوە بەخوا لەلایەک و بە ئیمانی شۆ بۆی تۆ بابەتێکی گرنگ بۆنەتەوەکەت پێشکەش دەکەی پشتیوان بەخوا هەر دەکەوتودا ئەم پسپۆڕی ژنان و منداڵبوون کە خۆی خاوەنی 3 منداڵە لەگەڵەوەیە ئەگەر بە تەواوی ڕەچاوی بار و گوزەرانی خێزان نەکرابێ ڕەنگە بوونی هەر منداڵێکی زیاتر ژینگەی خێزانەکە تێک بدات. بەڵام لە کۆمەلگای ئێمە دائیمەن ئافرەت بۆ ئەوەی زیاتر دانراوە کە منداڵ دروستکە زۆر جار هەیە بوون منە ئافرەتە عمری 25 ساڵە هاتیتە لامان 6 منداڵی هەیە ئەوە جارێ عمری 25 ساڵە یاخود مەتەلەن عمری 27 ساڵە 4 نەشتەرگەری بۆ کراوە یعنی بەڕاستی ئەمە کارە ساتەکە چونکەوە 2 بارش 3 بارش کە پێی دەڵێن دەرێ دکتۆرە ناتوانم ئێمە وەکو لە کۆمەلگایەکی دەژیم ئەگەر بێت و منداڵ دروست نەکەم یاخود بڵێ من پیاوەکەم منداڵی دروست ناکەم احتیمالە بچی ژنەچیت کە بینی احتیمالە بۆ نمونە بەڵێ ژنی بەسەردابێ یاخود مەترسی ئەوە پێ هەیە هەر ئەسڵم پێ بڵێن ئەتو کەلکت نەمایە وەکو ئافرەت منداڵی دروست ناکەی فەوە تەسیراتی تکەشی هەیە حتا ئەگەر بێ و منداڵ زۆر بی تەسیر لەسەر پەروەردەی ئەو منداڵی دەکات تەسیر لەسەروەی دەکات گە بێ و خێزان کەم دەرامەت بی یاخود بەباشی نەتوانی خواردنەکی باش و تەندروست لە بۆ ئەو منداڵانە پەیدا بکاتن وی لێ دەکا و منداڵانە تووشی بەدخۆراکی دەبنەوە. دکتۆرە وەکو خۆت چەند منداڵت هەیە؟ من 3 منداڵم هەیە. خواردت نەسێنێ؟ سەلامەت پلانی خۆتان چییە بەڕاستی بۆ ژیانی خێزانی خۆتان ئایا پێت خۆشە منداڵی دیکە منداڵم ببی بەتەوانی نەخێر چونکە ئافرەت کە دەگەینە عمرەکی یاخود منداڵی پەروەردە دەکەی بەڕاستی پەروەردەکردنی ئەو منداڵت دەبتە ئەرکەک لە سەرەما چەند منداڵ بە جوانی پەروەردە بکەی بتوانی باری ژیانی و ژیانەکی تەندروست و ژیانەکی زانستیانەیان لە بۆ دابینکەی هەروەها منداڵ شەرتنیەگە زۆربی لە ماڵەوە داکەکە و بابەکەش ناتوانن پەروەردەکی باشیان بگەینن.
هاوکات ئەو پرسە لە ماوەی ڕابردوو لەلایەن یەکێک لە پەرلەمانتارانەوە جوڵێنراوە داوای دانیشتنی پەرلەمانی بۆ کراوە. هێڤیدار ئەحمەد لە فراکسیۆنی پارتی دەڵێت مەترسیەکی گەورە لەسەر خەڵک و ئایندەی کوردستان هەیە کە ئەگەر وا بڕوا لە ساڵانی داهاتوودا ژمارەی مردوەکان زیاتر دەبێت لە ژمارەی لەدایکبووان. دوو چین هەن لە هەرێمی کوردستان ئێستا چینێک هەیە دەوڵەمەندە مناڵی کەم دروست دەکاتن، چینێکی هەژارە مناڵی زۆر دروست دەکاتن. منداڵ دوو بابەتی زۆر گرنگ هەن لە بەردەم هەموو بەخێوکەرێکی منداڵ دایک و باو بابەتی تەندروستیە نەخۆشخانەکان و عیلاج و دەرمان بابەتی قوتابخانەکانە. ئەمانە ئەبێ حکومەت سیاسەتی خۆی لە دنیاشدا زۆرترین پارە بۆ بابەتی تەندروستی و قوتابخانەیە پەروەردە لە هەرێمی کوردستان ئەمە گرنگیەکی ئەوتۆپێ نەدراوە بۆی کە من منداڵ دروست بکەم حکومەت دەستیم بگرێت باشترین شێوازی قوتابخانە بۆ مندابین بکاتم مناڵەکەم لێ فێر ببێتن باشترین شێوازی تەندروستی دەرمان نەخۆشخانە ئەمانە کە نین خەڵک خۆیان توزێک لە مناڵ دروستکردن لە کوردستان بەدوورەگرن کەسی دەوڵەمەند مناڵی کەم دروستەکەم بوو حەزی لە سەفەرە حەز ناکەم مناڵی زۆر لەگەڵ خۆی بباتن حەزی لێتی مناڵی لە قوتابخانەی تایبەت بێتن ئەهلی بێتن لە هەرێمی کوردستان لەبەرەوەی وا دروست نەکراوە لە سیاسەتی حکومەتدا قوتابخانەی ئەهلی وی حکومەت لێڤڵی خوێندن ئاستی خوێندن وەکو یەک بتن دەباتە ئەوێ حەز ناکە گەلە مناڵی هەبێت چکو خەرجیەکەوێتە سەر عینەن لە نەخۆشخانە دەچتە نەخۆشخانە هەموو شتی پریڤات و VIP هەنە بەڵام فەقیرەکە لەبەر مناڵی زۆر دروست دەکاتن قدرەتی سەفەرکردنی نیە هەر مناڵ دروستەکە قەی ناکە هەر لە ماڵم ئی نەخۆشخانەکە عینیشتە و سەفەرکردنی نییە لە کاتی خۆشی هەڵەنە بم پرۆژە یاسایەکتان تەقدیم کرد دوایی ڕوونکردنەوەیشت لەسەرا گەیشت بە چی؟ داوام کرد لە سەرۆکاتی پەرلەمان کۆبوونەوەیکی تایبەت لەسەر ئەم پرسە لە پەرلەمانی کوردستان بکرێت وەزیرە پەیوەنددارەکان حکومەت تێدا ئامادە بن بەڵام وتیان باشە و هەر بۆ ئەو وشەی باشەکەی ئەو کاتەیە تا ئێستا هیچی لەسەر نەکرا بەڕاستی بابەتێکی مەترسیدارە. بەپێی داتاکانی دەستەی ئامار کە لە ساڵی 2006 ئەو دەستەیە دروست بووە وا پۆلێن دەکرێت کە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی گەنجە لە 40 دانیشتوانی هەرێمی کوردستان تەمەنیان لە نێوان 10 بۆ 13 ساڵە. لە 164 دانیشتوانی هەرێمی کوردستان تەمەنیان لە نێوان 15 بۆ 63 و 64 ساڵە. پێشبینی دەکرێت تەنیا تا 10 ساڵی تر ئەم ژمارەنە بەو جۆرە بمێننە و ژمارەی لە دایکبوونی منداڵ کەمتر دەبێتەوە. ئەوەش لە کاتێکدایە وڵاتێکی وەکو ئەڵمانیا بۆ ساڵی 2006 1,500,000 پەنابەری وەرگرت لەبەر کەمبوونەوەی گەنج وەکو دەستی کار لە وڵاتەکەیدا. ئێمە ئەزانین زۆر لەو ئاوارانەی کە لێرەن خوشک و برای مەسیحەکانمان ئێزیدیەکانمان حتا عەرەبەکانی شەوانەی ناوچە سونیەکانن من لە گەڕەکەی کە من خۆم لێژیم کۆڵانەکەم پڕە لەوانەی خەڵکی سەلاحەدینن نینەوان دیالەن ئەمبارن وەکە قسەشان لەگەڵەکی ئەڵێن ئێمە ناڕۆینەوە ئێمە ئەو وڵاتی کە ئامان ناسی نەما. خۆت چەند منداڵت هەیە؟ من سیانم هەیە. خوا لێ نەسێنێ. پلانت هەیە منداڵی دیکەتان هەبێ؟ نەوەڵا ئێمە تیفامان کردووە بۆ سێ مناڵە تاوەکو بە حاڵە توانین گەورەیان کەین و هەدەفی من و داچی شێوەیە کە ینی بتوانین بە جوانی گەورەیان کەین و بگەنە ڕۆژی خۆیان و هەر کەسە بچێتە ژیانی خۆی بەبێ ئەوەی قسووریمان هەبێت لەگەڵیان ئەمە شتێکە کە لە کۆمەلگای ئێمە هەیە بەڵام تۆ زانی لە کۆمەلگای ئەوڕۆپی وانە لە 16 ساڵی و 17 ساڵی و مناڵە بیاتیمات کە لەسەر خۆی ئیشکا بۆ ئەوەی پارەی خوێندنی خۆی دابین کە جینە باوکی داچی ناگەنی زۆرتەواو دوا پەیامی خۆت وەکو دەستەی ئامار من ئەڵێم مۆزوعی کەمبوون یان زیابوونی ژمارەی دانیشتوان هیچ مەترسێکی نییە لەسەر هەرێمی کوردستان ئەگەر توانیمان ئێمە لە هەرێمی کوردستان خۆمان پێش بخەین و سەیری شتی کەر نەکەین سەیری عێراق نەکەین و سەیری ناوچەکانی تر نەکەین ئێمە هەوڵ بین لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پەروەردەیەوە ئێمە گەنجی خۆمان بگەینین و ببینە هێزێکی ئابووری پشت بەستوو بەخۆی ئەوە مهمترین شتە بۆ هەرێمی کوردستانە جینا ئێستا عێراق ژمارەی دانیشتوانی زۆرە سوودان ژمارەی دانیشتوانی زۆرە مەسر ژمارەی دانیشتوانی زۆرە بەڵام وەزعیان زۆر خراپە لەبەرەوەی نەیانتوانیوە ئەو فاکتەرانە دابین بکەن بە شێوەیەکی ڕێک و پێک ئێمە نابێت وا سیرکەین کە ئێمە ئەمانەوێ ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان هەردایمەن زیاکە چکە عێراقیش زیاکە و دواتر لە ڕووی بودجەوە یان لە ڕووی نازانم چێوە تۆ ئەگەر ببیتە هێزێکی ئابووری هێزێکی پێشکەوتووی خوێندن و خزمەتگوزارێکی تەندروستی لەسەر ئاستێکی بەرز دابین بکەیت بۆ دانیشتوانی خۆت
جگە لە دانیشتوانی خۆت ئەو خەڵقی لە ناوچەکەش ڕووەکاتەوە ئەو کاتە بیتە سەرچاوی داهات بۆ وڵاتەکەی خۆت و گەشەی پیاسن. تورکیا لە ئێستادا هانی خێزانەکان دەدات بۆ ئەوی منداڵی زیاتر دروست بکەن. لە چینیش ئەگەرچی لە پێشتر ڕێگە نەدەدرا لە یەک منداڵ زیاتر دروست بکرێ، ئێستا کار بەو یاسایە ناکرێ. ئایا لە دوورمەودادا بۆ کورد وەک نەتەوە کێشەی کەمبوونەوەی ڕێژەی منداڵ چییە؟ سەرۆکی ناوەندی چاوی کورد وەڵام دەداتەوە. ئێمە پێویستمان بە زۆرکردنی کورد زمانەکانە بۆ لەبەر ئەوەی زمانی کوردی خۆی بۆ خۆی لە مەحفەلە نێودەوڵەتەکان زمانی کوردی زمانێکی پەراوێزیە. جا تا چەندێک خەڵک زیاتر بەم زمانە قسە بکە گرنگە بۆمانەوەی لە قەرنی 20. ئەمە لەلایەک اینجا بۆ کێشەکانی هەرێمی کوردستان دوای ئەنجامدانی هەر لە دەستوری عێراقیش باسی ڕاپرسی و ئەنجامدانی سەرژمێری گشتیەکە لە ناوچە داگیرکراوەکانی کوردستان بۆ نمونە لە کەرکووک و ناوچەکانی تر هەموو کێشەکانی ئێمە چارەسەری هەموو گرێ و ناتەواویەکانی ئێمە پەیوەستە بە سەرژمێری. ئەمە لە دەستوری دەوڵەتی عێراقی شاتووە ئەم سەرژمێریە بەچی ئێمە ئەزانین ژمارەی کورد لە کەرکووکی داگیرکرا و زیاترە لە تورکمان لە عەرەب. ئەمە لەلایەک 2009 فرسەتێکە بوو بۆ سەرژمێری نەخۆزرایەوە بەداخەوە. اینجا ئێمە ترسی ئەوەمان هەیە لە بەرامبەر سەقافەتی ژیان لای کورد ئەو فەرهەنگەی کە ئەمانەوەی پەیڕەوی بکەین لەگەڵ ئەو فەرهەنگەی کە نەتەوەی زاڵدەستەیەتی لە عێراق جیاوازێکی زۆر هەیە. ینی ئەگەر بێت و بەم تەرزە بەردەوام بین بەم ڕیتمە بەردەوام بین تەسەورەکەم لە 50 ساڵی یەکەمی سەدەی 21 ئیتر کورد نەک کەمینە ئەبێ لە عێراق نەتەوەی دووەم نابێ باوکو کەمینەیەکی زۆر بچووکە بێت چونکە ئێمە سەمپڵمان هەیە. کاتە جوڵاندنیان دۆسییان بەرنامە لەسەر دروستکردنی کارێکە کەم نییە. نەخێر کارێکی زۆر گرنگە و کارێکە خەتەری ئایندەیی زۆر گرنگی لەسەر کورد هەیە. ئەنی پێویستە حکوومەتی هەرێم و میدیاکان لە ئیستا دەسیەوە خۆش بێ بۆ ئەم بەرنامە و پێویستە حکوومەتی هەرێم بەرنامە ڕێژی بکە بۆ لادانی ئەو بربەستانەی کەواکە لە خێزانەکان مناڵ نەهێنێت. تابینی دەوڵەتی تورکیا لە ڕێگەی سەر کۆماری تورکیاوە ئەبینیت پرۆژەی هەیە هاندانی هەموو دەوڵەتانی ڕەنگە لێرە دۆخە مادیەکە و ڕێگیری دروستکردن. جا منیش بۆیە باسی ئەرکی حکوومەتم کرد. حکوومەتی هەرێم پێویستی بەوە هەیە بەرنامە ڕێژی بکە بۆ مناڵی زیاتر بۆ زیادکردنی ژماری کورد. مامۆستا مەشەڵ جەنابێت چەند منداڵت هەیە؟ من 4. خالد نەسێ. زۆر سپاس. پلانتان نییە کە منداڵەکان لە 4ەوە ببن بە 5 بە 6؟ چەنەوە تایبەتمە دە بە ژیانی خۆت بەڵام هەر میوانێکم کاتۆتە ناو بەرنامەکە پرسیارم لەسەر ژیانی خۆی لێ کرد. من ئەگەر ڕاستگۆ بم لەگەڵتانە خێر چونکە لە ئیستا ئێمە وا ئەزانم ئەرکی هەر ئایلەیەک 4 مناڵ کەم نییە. کەم نییە نەخێر ژیانی کیژە ئێستای بەدابینکەی بێگومان و ئێمە بە 4 منداڵیش ئەتوانین مشارەکەیەکی ئیجابی بکەین لە وەکلەوی یەک منداڵ هەبێت بێگومان. ئەوە یاسایەکە کە حتا سینیش دەستبەرداری بوو. ئەنی ئێمە ئەزانین سینیەکانی جاران ڕێگەیان نەئەدا بە مناڵێ زیاتر. ئێرانیەکانیش یاسایەکیان هەبوو کە مناڵێک کەمتر ژیانێکی باشتر ئیسە دەستبەرداری ئەو یاسا بوون. لە کوردستاندا مەترسیەکە ئەگەرچی هێشتا زۆر بەزەقی دەرنەکەوتووە بەڵام لە ئێراندا ئەوە زۆر ڕوون و ئاشکرا دیارە. پەرلەمانتارێکی ئێرانی دەڵێت لە هەوڵدان پرۆژە یاسایەک پێشکەش بە پەرلەمان بکەن کە منداڵی 3 و 4 لە پرۆژە ئابووریە گەورەکانی ئێران وەکو پاڵاوگە و پترۆکیمیایی پشکیان پێ بدرێ. لەبارەی و پرۆژەیەوە عەلی موسەوی پەرلەمانتاری ئێران بەزەوە دەکات پرۆژەکە بۆ هاندانی بنەماڵەکانە بۆ ئەوەی وەچەی زیاتر بخەنەوە. کەمبوونەوەی ڕێژەی لەدایکبوون لە ئێران نیگەرانی لە نێو بەرپرسانی وڵاتەدا دروست کردووە. ژمارەکان چیمان پێ دەڵێن؟ ئەگەر ئەم ڕۆژە بەردەوام بێ تاوەکو 20 ساڵی دیکە ئێران دەبێتە یەکێک لە پیرترین وڵاتەکانی جیهان. ئێران لە ساڵی 1970 سیاسەتی کۆنتترۆلی ژماری دانیشتوانی ڕەچاو کرد بە دروشمی منداڵێک کەمتر ژیانێکی باشتر. بەڵام لە ساڵی 2010 سیاسەتی کۆنتترۆلی ژماری دانیشتوانیان گۆڕی و بانگەشیان بۆ خستنەوەی منداڵی زیاتر کرد. ئەمەش لە کاتێکدایە کە بەپێی سەرژمێریەکانی ساڵی 2019 ژماری دانیشتوانی ئێران بریتە لە 81 ملیۆن و 800 هزار کەس. ئامارەکان لەم پرۆگرامە پێیانوتین لە 60 چین و توێژی هەرێمی کوردستان چینی دەستی کار و گەنجان و لاوانن بەڵام ڕەنگە بەهۆی کەمی لەدایکبوونی ڕێژەی منداڵ لای خێزانی کورد بۆ 40 ساڵی داهاتوو مەترسی بکەوێتە سەر ڕێژەی دەستی کار لە هەرێمی کوردستاندا
کە ڕەنگامش کاریگەری دوورمەودا بەجێ بهێڵێ بە بەراورد بە خێزانە عەرەبەکان کە منداڵی زیاتر دروست دەکەن تا بەرنامێکی دیکەمەلێک لە خۆشییا بن خۆتان دەگەم.